بینەرانی زوومم کاتتان باش لە بەرنمەیەکی دیکەی مێزی سەرنووسەر لەگەڵتان بەردەوام دەبین و پێشکەشتان دەکەین بە میوانداری بەڕێز عەلی حەمەد ساڵح بڕیاردەری ڕەوتی هەڵوێست کە ڕاستەوخۆ لێرە لەگەڵمانە و گفتوگوی لەگەڵاکەین کە عەلیەم کاتت باش سپاس کە لەگەڵمانی لێرەیە و لێرە لەگەڵ چەند ڕۆژنامە نووسێکی دیکە هاوکار من لێرە پێکەوە بەرنمەکە پێشکەشەکەین کاک هێمن مەحموود و هەروەها کاک هونەر ئەحسان و کاک بابان حەمە پێکەوە بەرنمەکە گفتوگوی دەکەین و بەرنمەکە پێشکەش دەکەین کە عەلی با سەرەتا بۆ دەست پێ بکەین لە ماوەی ڕابردوو کاتێککە بەڕێز محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق هاتە هەرێمی کوردستان گفتوگوی لەگەڵ بەشێک لە لایەنەکان کرد و یەکێک لەو لایەنانەی کە لەگەڵی کۆبووە ئێوە بوون لەبارەی موچەوە کە ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان چاوەڕێی هەواڵێکن بیبیستن لە موچەکانیان ئایا ئەو چەند مانگەی کە ماوە لەم ساڵدا موچەکانیان نەفەوتێت یاخودنا هیچ گفتوگویەکتان کرد چی پێوتە؟ سوپاسانەکەم بە ناوی خوای گەورە سوپاس بۆم دەرفەتە طبعاً سەبارەت باتنەکەی سوودانی کۆمەڵە خاڵ بوو سەبارەت بە موچە و کاتەوتی من گەڕێمەوە ئیش بۆ موچەی مانگی دەیەکەم ئیشی بۆ موچەی مانگی دەکرد ئێمە باسی موچەی مانگی 11 و 12شمان کرد بۆ نمونە باسی پلە بەرزکردنەوەشمان کرد باسی زۆر بواری ترمان کرد ئەو توێژانەی کە هەن لەوانە بێژ و لە خۆبەخشەکان و لە ئەوانەوە ئەمانە گرفتن و من پێم وانە ئەم گرفتانە بە سوودانی حل بکرێت هیچ بەڵێنێکی نەدا سوودانی وتی من هەوڵە دەم ینی سەرۆکۆزیران بۆ موچەش ناتەوە نەنە سوودانی دوو سێ شتی وت یەکێ لەوان بەهێمەوتی پێم باش ئێوەش لە حکوومەتەوە تەنانەت یعنی طبعا دڵنیام لەگەڵ خەڵکی تریش ئەمەی باس کردووە باسی حکوومەتی کرد ئێمە باسی نەوت و موچەمان کرد ئێمە باسی نەوت و موچەمان کردەوە یعنی ئەو خۆی نەڕۆشتە سەری راپۆرتێکی منفەسەلیشمان پێدا لەسەر هەڵبژاردن و ساختەکاری و ئەو بابەتێک باش ساختەکاری کرد کاک عەلی لە دوای نەتایجەکان یعنی هەلەمانی ئۆکتۆبەرە لە کۆتایەکانە لە 25 و بە دواوە هەندێک جموجوڵی خێرات دەست پێ کرد لە سلێمانی چتە هەولێر نوێنەرایەتەکان تەبینی حزبە سیاسەکان تەبینی ئەمە چی لێ سەوز بوو ئەمەی تۆ کردێ ئوستاز ئێمە لە بەغاشیشمان کرد ڕۆشت برادرانمان ڕۆشتە بەغا راپۆرتی مفەسەلمان بە چوینە کۆمیسیۆن چوینە راپۆرتێکی زۆر تێر و تەسەلمان ئامادەکرێمە پێشکەشمان کرد لەبارەی ئەم ساختەکاریەوە کە پێم وایە ساختەکاریەکی ڕێکخراوی و منەسەم بووە هەندێک خەڵکەڵێن بەڵگە نییە ئەم قسە غەڵەتە ئەوانەی لە قانون شارەزان بەڵگە کۆمەڵک شتە ینی بەڵگارەوە نییە ینی من ڤیددیوەک ئەوە بە موبایل تۆمارکەم لێرە تۆ دەنگە دەی ڤیددیوەکە لەو سەرەوە بڕوا دەنگێکتریت بۆ نمونە شاهید بەڵگەیە لە محکەمەوانە شاهید بەڵگەیە لە محکەمە ئێمە لە چەندین شوێن بۆ نمونە لە ئاکرێ ئیسلام زێباری کاندیدی ئەمە بووە خۆی و 17 کەسی خانەوادەکەی لە بنکەیەک دەنگیان داوە باشە ئامادەن بێنە بەردەم محکەمە هەمویان قورئان بخۆن سوێن بخۆن خۆ دەنگیان داوە دەنگەکانیان دیار نییە سێ دەنگ هاتووەتە دەرەوە یعنی کاندیدمانەیە خۆی و هاوسەرەکەی دەنگی داوە لە سندوقێ دەنگکە دیار نەبێ مەسەن کاندیدمانەیە کاکێ من ئێمە لە هەولێر مەسەن ئافرەتە خۆشی دەنگی بەخۆی نەداوە حەملەشی نەکردووە نیسابەکەیە یعنی حەملەشی نەکردووە بە کەسیشی نییە کەسیش نازانێت چێیە نیسابەکە 100 دەنگی هێناوە کاندیدیشمان هەیە بەس تیمی ئیشکردنەکەی لە سلێمانیا و پیاوێکی دیاریشە و خانەوادەیەکی دیارن و شێخی گڵەزەردەن و بەس تیمەکەی نزیکەی 20 کەس بۆ 15 دەنگی هێناوە من ناتوانم ئیتر لێرە قەناعەت بۆ بکەم سێ جاری ڕێکی ئێمە بە فەرمی داوای سۆفتوێرەکەمان کردووە کۆمەڵە خەڵکی پرۆفیشناڵمان هین کردبوو چ لە ئەمریکا بریتانیا لێرە خۆمان کاکوش بماننی بۆی دراسە بکەین بیانووی کۆمیسیۆنەوە بوو سۆفتوێر لای ئێمە نیە لای شەریکە کۆریەکەیە چۆنە بێت یعنی ئێمانە بەڵگەی بەهێزن بووی کەم ساختەکاریە بە سیستماتی کراوە ئەزین چۆنە هەندێک بەڵگە هەیە قەتعیە هەندێک بەڵگەیە حاشاڵ نەگرێت سەیکە هەندێک بەڵگەی بێ مەحاکم کاک بابان هەندێک بەڵگەی بێ مەحاکمێک لای کاتەوە مەسەن ئەوەی ئەڵێم بنکەیەکمان هەیە واز لە هەموو کەس بێنە ینی ژن و مێردەکە خۆی کە کاندیدە خوشک و براکەی چی دەنگکەی دیار نییە ئەم زەمەنی تەکنەلۆژیا خۆتە زانی ینی هەموو شتێ ناسەلمی سەمنەتوان بە موبایلەی تۆ یەک نیاشتکەم و لە ژوور و شۆ بیکەم و بڕوات و موبایلەکەشتە دەمێ ناتوانانی بیسەلمێنیت وایە ئەم لە سۆفتوێرەکە ئاکرێ لە کۆمەڵە بەرنامەجا ئاکرێ یعنی
من عکسی ئەو نەزەریە بیرەکەمەوە کە ئەڵێن نابێ باسی ساختەکاریەکە بکەی بۆی خەڵک سارد نەبێتەوە لە ئەنتیخابات نەخێر ئەبێ باسی ساختەکاریەکە بکەی وردەکاریەکەی کەی ئیشی لەسەرکەی بۆی هەوڵبەی هیچ نەبێت لە هەڵبژاردنێکی ترا کەمتری کەیتەوە هیچ نەبێ بەشێ لە هێزە عێراقیەکان ئێمە سۆ دەورمان لە شتێکە هەبووە ها ڕۆشتون یەک لە دەرگای هێزە عێراقیەکانمانداوە هیچ نەبێ ئەوانیش ڕۆڵیان هەبێت بۆی لە هەڵبژاردننی عێراق هەمووی بێتە سەرخەت ئەمە دووبارە نەبێتەوە هەر لێ سۆ بەڵێ هەمووی مهتەمە پێوە چکە ئەزانین چۆنە ڕەنگەیەکێتی و پارتی بتوانیا لەگەڵ خەڵکێکی ترا لێرەیکەن بەڵام ئەستەمە دەهێزی عێراقی لە عێراقا لەسەر ساختەکە چێتوانێت لەگەڵ سەدرا لەسەر ساختەکاری لێکە لەو لە مەسەن لەوانەیە سوودانی خۆی بەتەمای لیست بێ فلان لیستی تر دە لیستی ترێ و هەمووشیان چاودێرن بەسەریەکەوە هەمووشیان لە کۆمیسیۆنە بۆیە ئەوەی ئێمە کردمان بە تایبەتی راپۆرتێکی زۆر تێر و تەسەلمان بە عەرەبی لەسەر کۆمپانیاکە ڕابردووی دۆسیەکانی ئەمەی کە ڕووی داوە کۆمەڵی نموزت یعنی کاکە من یەک شتی سیرت بۆ بە من تەجوبێکی زۆرم لە انتخاباتە هەیە مەسەن هەندێک جار دوو سێ جار کاندید بووم هەندێک جار سەرپێشتی منتیقەیەکم کردووە بەشێکم کردو بۆ نمونە لە هەڵەبجە نزیکەی دە بنکەمان هێنا ڕێژەی سوتاو لە هەمووی لە سا چواردە بوو شتیوان نییە شتیوانە کاکە یەکی ئەکرێت شەش بە یەکی ئەکرێت هەشدە بێت لە سلێمانی مەسەلەن بۆ نمونە سن لە هەڵەبجە گۆڕان کۆمەڵی بنکەمان نە هەمووی یەک شتیوانە لە دەربەنی خان مەسەن من بۆ پێی من مینی خۆمەیانی هەمووی خزم و کەس و شتی خۆمەیانی منافەسەی گەورە لە بینی ئێمە و یەکێتیا بوو چکە من هەمووی خزم و کەسە ینی ئەوە بوو وەکو شەڕیان نەکرد لەسەرم لەو گەڕەکەی ماڵی باوکمە هیچ شتێکم هەر سەودەکان هەر خزمەکانی خۆم دەنگکانیان دیار نەبوو ڕێژەکان لێکەوە نزیک بوون بۆ نمونە ناکرێ من لە هەمووی بۆ نمونە لە سان ناکرێ نا شتیوان نەبووە قەت جاران لە هەندێک شوێن ئێمە لە سا 22مانە هێناوەکو گۆڕان مەسەلەن لە هەندێک شوێنە گەیشتنە 38 لە هەندێک شوێن 15 بوو مەسەن 5 بنکەمان لەم ڕۆژانە هەر بۆ این لە مەکتەبێ لە خەلیفان وەرگرت پارتی لە هەر پێنجەکە لە سا چلەکە نەوەی نوێش هەمووی لە سا هەشتەیە شتیوانیە کاکێم نەوەی نوێش هەمووی لە سا هەشدە بوو کاک عەلی ئەزانی حزبی سیاسی چییە حزبی سیاسی ئەوەیە کە ساختەکاری کرا بڵێ ساختەکاری کراوە کە نەکراوە بڵێ ناکرێت ئەکرێت حزبێکی سیاسی بۆ نمونەوەی کە بەڕێستە فەرمیسا ئەو حزبانی دەرەوە تقریبان ئاوا دامەژوە حەوت حزب هەیە ئەڵەن ساختەکاری کراوە نەتیجەکانیان پێ قبوڵ نییە باشە بەڵام سێ لایەن تریشەیە پارتی وێچێتی و نەوەی نوێ نەتیجەکان پێ قبوڵانێ لە بیدایەتیشەوە تقریبان ئەوان کەیفیان بە نەتیجەکە هاو پرسیارەکە ئەمەیە ئەگەر ساختەکاری کراوە بۆچی چێتی و پارتی و نەوەی نوێژ ناڵە ساختەکاری کراوە کە نەوەی نوێ لە کۆنگرەکە سەرۆکی زوڵانەکەوتی ساختەکاری کراوە بە نسبەتێک ئەڵێ ئەزەمتی قاچ و قوت شتێکی ئاوە ئەڵێ ساختەکاری کراوە لە کۆتاییە بەڵام قسەکە ئەمەیە حزبی سیاسی ئەگەر ساختەکاری کراوە حەقە بڵێ کراوە ناکرێت ساختەکاری کراوە بڵێ نەکراوە بۆی خەڵ نەچێ بۆ دەنگدان ئێمەش ئەگەر عکسەکەی وەرگری ئەمەش ناڕاستینە لەگەڵ خەڵک فێڵکردین لەگەڵ خەڵک لە مەشان ئەگەر سیاست ئەوەی ئێمە فێر بووین خوێندومانە سیاست ئەخلاق بێ ئەبێ ڕاستگۆی بێ من باسیەوەکەم یعنی لە بسوویەکە بۆ نمونێمە بەڵگەمان نەبوو لەسەر ساختەکاری نەمانوت ساختەکاری کراوە نەمانوت بۆ نمونە لە بسوویەکە یەکێتی لە هەموو محافەزەی سلێمانیە 123,000 دەنگی هێناوە باشە بسوویەک بۆ ئێستا باشە ئەو شتە گەورانە چیەکێتی لە سلێمانی کردوێتی بچێتە 250,000 دەنگ ببێ بە دوو قات کاکە لە هیچ وڵاتێکی دنیا نییە حزبێ لە 100 دەنگی زیادکە شتیوانە لە حکومڕانی شابێ شتیوانی لە کاتێکا داوامان کردووە سوفتوێرەکانمان تەسلیمکەن ڕادەستکەن قانون ڕێگە بۆ دادایە وڵای کۆمیسیۆن خۆی جوابان ناداتەوە ئەڵێ لای ئێمە نیە لای شەریکە کۆریەکەی پرسیارەوەی ئەکرێت مقدراتی وڵاتەکەمانە ڕادەست نەکرێت نا لە ئەمریکا کاکەکرێت ڕادەستکرێ و ڕەچاوکرێت کاک بابانم من پێم وایە بێ بوترێ و هەری ئەزانین من کاکێ من ساختەکاری کرابێ هەندێک خەڵکەڵم بە نسبی کراوانیە یەکێتی و پارتیە گەردەسیان بگاتە ساختەکاری نسبی کاتە بە ئەلکترۆنیە زۆرەکەش ناکەن ئەگەر کەم بکەن زۆری شەکەن ساختەکاری نسبی ئەوەیە کە بە زەخت و بە دەست ئەچی چەند دەنگێ زیاتر تێکەکەی ئەوەی کە لە ڕابردووە کراوە مەسەن هەموو هەوڵێکی خۆتەدەی ناتوانانی لە 50,000 دەنگ زیاتری تێ بکەی بێگەی ئەگەر دەسڵاتیان هەبێت لەو 50,200 ناکەن وەکو ئێستا کاکە کراوە و بێ بەڕوونی بوترێ بۆ ئەوەی دووبارە نەبێتەوە بۆ ئەوەی سێبارە نەبێتەوە ناکرێ من بەس خەمی خۆم من دۆڕاو نین کاکێ من ئێمە دۆڕاو نین وەکو ئەوێست بە 4 کورسیش دۆڕاو نین
ئمە نە میدیامان نەبووە، نە سەرچاوی داراییمان نەبووە، نە پارەمان نەبووە، نەتوانیمانە باگەشەی کەوتۆ بکەین. من ئێوە ئەڵێن بە دوکانی سیاسین و خەڵ سار دەکەن لە دەنگدان من خەڵک ساردکەم لە دەنگدان بەشدای نا لا ئێمە سیاستمان وەکو بزنس وەرنەگرتووە وەکو ئەخلاق وەرمان کردووە. بۆ ئەوان ترۆک و بزنس وەریان بەڵێ خۆ دیارە یەک مەسئولی پارتی وەکێتم پێ بڵێ چۆنەژین ئێم هەموو ملیۆنە دۆلارە و کاروانی ئۆتۆمبیل و زەوی و عەرز و مەرز و داگیرکاری خەڵکی ترم پێ ئەوانەی وا بە ئێواڵێنێکەتی پارتی نەخوا ئەوانیش دیارە کاکە گیان ئەزین چۆنە کاک هونەر کەس بەقەدەر من باوەڕ ناکەم وردەکاری لەم پرۆسا کرد بێ کەس نییە لە کوردستانە لە کونفەیەکبوونیەکە بێتە خاوەنی ملیارێ دۆلار و لە بناری گۆیژا لەگەڵ لە تەنیش سەرۆ کۆمارەوە چوار هێندەی سەرۆ کۆمار زەوی بەڵگەت لایە بووەمە بەڵێ بەڵگەمان لایەوە هینەکەی تاپۆشتەکانمان هەمووی لایە کەس نییە خەڵک پارەی عقار و سولفەی زەواج نادا 6 جارەکەنە سەری باشە 6 جارەکەنە سەری بەڵام خەڵک ئوستاد کاگە من خوێنەوارم ئەشزانم لە ناو خەڵکم شتێنی نای پرۆژەی وەبەرێنان بێ هێز نییە لە سلێمانیا هێز مەترێ زەوی پێ بدرێ بەبێ موافقەی ئیدارەی گشتی یەکێتی و کاک باڵ و کاقوبات ئەوانیش بزانانی کاگەلی ئێمە لە پار طبعاً کە ئەڵێن ئیجازەتی شوایە من با شتێک بڵێن جەناب باسینەوەی نوێەکەی وانە خۆی سە خۆیان لێرە نین بەڵام من باس ناتۆ باسی زەویت کرد بۆ منە بەڕێز لە 2014 چتە پەڕەمان وا بوو چواردە ئەسوێن خواردن شتەکە خۆ ئەم پرۆژانەی کاک شاسوار و نەوەی نوێی ئێستا نین پێشتری کاچی برا وایە ئیجازم ناخەوە حاجێبێ ئیجازم بی با قسەکەم کەم با پرسیارەکەم کەم ئەم پرۆژانەی کاک شاسواری ئێستا نین هی لە دوای 2010 ئەم پرۆژێ و بەرهێنانە ئەی بۆ کاتە قسە لەسەر ناکرد ئەزانی سیاست تۆ بەڵی ئەخلاق وایە بەگەر سیاست قرار ئەخلاق بێت ئەبێت و کاتەشە قسەی لەسەرکەی کە هەست پێکرۆ بەس ناکرێت کە بەیتان تێکەچێ ئەکەن بە ڕۆژی خۆتان کاکێ من بین نییە ئەو کاتەش ئێوە هەموو زۆربەتان لێناڵتی بوون من بلۆک بووم لێنا ناوانی سا من لێناڵتی بووم تۆ بەلاش ڕکلام بۆ کاندیدێتی گۆڕاوی 2014 بێ بەرامبەریش من ئەڵم پەرلەمانتار بووم 5-6 ساڵ پێش ئێسش من بلۆک بنزانین لەسەرچی بلۆک بوو زانین لەسەرچی بلۆک بوو نووسای فەرمیم کردووە خۆ من ئەمتوانی وەکو خەڵک مجاملە بکەم هەموو شوێ مقابلەم بکەن یان چ پێویستم بەمشە گۆڕانیش بووم ئەوە نییە بڵێم لیستی خۆم و منافەسەوانە وتومە کاکە گیان واز لەوە زەوی بێرە واز لە شەراکەتی ئیدارەی گشتی بێرە واز لە قەرزیش بێنە نایدەیتەوە کا بێبی دەیتەوە پارەی گشتیە ئەم پرۆژە کە مۆڵەتی وەرگرتووە ئەبێ قوتابخانەی حکومی تیابێ بنکەی تەندروستی تیابێ ئاگر کوژێنەوەی تیابێ دایانگەی تیابێ فلانی تیابێ فلانی تیابێ ئەمە قانونە بێزەحمەت هیچی ئەم پرۆژانە بۆچی جێبەجێ نەکراوە و نووساوم کردووە لەسەر ئەمە تادی دەکەن هەڵێن راپۆرتت لەسەرەکەن هەڵێن چەند شقەتێ و چەند وێلاتێ و چەند ئەمە تێگەی نانات من ئەینا من وەکوکە و خەڵکە بۆ خۆم مقابل دیسان بابەتەکەش ئەوە نییە لای من ئێستا ئەوە گەندەڵی و شەراکەت و حەزب و دەوڵەمەند بوون و شتێکی ترە قسە لەسەر تەزویری انتخابات کارێکی خراپە بیان و بێنیتەوە بۆ ئەوەی بڵێ یەک لۆژیکی زۆر بەسیتر پێڵێ حکومڕانی زۆر خراپ بۆ ئەم 5-6 ساڵە ئەم کێشەی موچە کێشەی کارەبا من ئەتوانم 100 کێشت بووە بێن مۆ ڕەنگە تۆش بتوانین 2 ئینجاز بێنیتەوە ناکرێت دەنگی پارتی 410,000 دەنگ زیادکە یەکێتی و پارتی منطق ڕێگە بەمانادا تۆ ئیجازە ئەی چێ ناڵێت تۆش بەشێکنی لە دیزاینەکە بۆ نمونە باوە قسە بکەین وایە نەوەی نوێ 8 کورسیە ناوە ئێستا بۆ بە 15 ینی نیوەنی و زیایشی نەکردوە 8 بە 15 ئێتە دوای چواری لە جاوەت و بێنەوە مۆزوعێکترە تۆش دەیتی خۆڕایبی بە خاوەنی 4 کورسی وایە ئەی بۆچی تۆ بەشێک نەبی لە دیزاینەکە بۆ لەی خۆڕای ئەمە تەمەنێکە خەریک حزبێکی تازە دروست کردووە ئەخر خۆ بیداتیش جوڵای نەوەی نەژوای کردووە لە هیچ چواری هێنا دوای سەگرێتی بنەوە هەشتێ ناوکردی بە 16 وایە لەنە بۆستە ئێمە لە هیچ دەستمان پێ نەکردووە ئێمە ساڵهای ساڵە خەریکی دژایەتی گەندەڵی و زوڵم و ستەم و ئەخرچیاش دامی کردی بەدامی چیمە شیای نەوشتان بۆ نمونەوانی کە دەنگیان بە جەماعەتێکی کاکدانی ئەحمەدیجان ئیعازە بۆ تۆ سیکە ڕەتکەیتەوە نە کاکە من حەزم من بە تۆشم نەوتۆ دەنگم پێ بە بەوشەوەم دە کاک بابان تۆش دەنگم پێ بە بۆ عێراق ئەمە طەبیعیە من داوی وادام یەکێکی پارتیش دەنگم پێ بن بەڵام ئێمە سەریکە مەزدەری اقتصادیمان نەبووە کەناڵی میدیامان نەبووە
ئەوەی هەبووە لە سوۆسیال میدیا و باگەشوان دوو کاکێ من ئەگەر تاوان زۆر لاڵبینە بڵێ ئەو بەشێک من لە دیزای ساختەکاریە گەورەکان ئێمە یەکەم جار قسەمان لەسەر کرد ئێمە یەکەم جار کەمپەیمان ئەی ڕەحمەت لێ بێ. ئێمە یەکەم جار کەشف ئەزانی هەمیان پەمپا وات کرد عەلیین کۆمەڵی دادگەری وتی کاکەوە من نازمە ڕەتم بەس بە پرسیارەکەم بکەم ئێستا کۆمەڵ ئەڵێ من کورسەکان ژڵەتەکەمەوە لە ئیجازەم بە ئێوە وەکو هەڵوێست ئەسنە پەڕەمان تۆ جا با لایەنەکان بابەت پەمدانیە جا من هەر ڕاستیە باس کەم بڵێ مامۆستا عەلی باپیر خۆی پێوەکی بە ئەزمونە پێوەکی بە تەجروبەیە گەورەترە ئەزانی ئەم مانگەسی فەیسبوک کردی هیچ پۆستێکی لەسەر تەزوین پێرە دیسانەوە قسەم لە بەردەوام من ڕۆژ دیشانەوە بەیانێکمانە بێت من بەستە ئەمڕۆگەم نە قسەی لەسەرەکەی بەڵام تۆ ناتوانانی هەموو ڕۆژێ هەر باسی ساختەکاریەکە بکەیتەوە یعنی کردت راپۆرت تەقریر مؤتەمەری سەحەفی دووجار مؤتەمەری سەحەفیمان کردووە مثلا خەڵکی تر هەیە مؤتەمەری سەحەفیشی نەکردووە ئێمە دووجار کردومانە لەسەری دەپۆست لەسەر کردووە مامۆستا عەلی باپیر پیاکی لەوە بە تەجروبەترە من کە دانیشتوم یا ئەو دانیشتووە ئەو لەوانەیە لە من زیاتر باسیەوەی کردووە ساختەکاری کراوە چۆن کراوە چی کراوە تان من یەک داواشم لێ کرد داواکەی منی ڕەت کردەوە وتم قەراری بایکۆت خۆشی وتی لە مقابلێکە بخەرە دوای پەسەندکردنی نەتیجەکان یعنی بعد فترەیەک بزانین چییە بێ ینی بەرچاومان ڕۆشن بێتەوە چکە ئێستا بۆ معلوماتت لەوانەیە 6 کورسی لە پەرلەمانە لەم تشکیل و تشکیل نەکردنی حکومەت و ڕاگرتنی پرۆسەکان ڕۆڵی زۆر گەورە ببینێت جاروات تۆ توانی بە کورسیەکی کەم ئیشێکی گەورە بکەی ئەوە نە تووڕە بوو ئەو شەوەی کە دانیشتین وتی من دواخستنیە بەیانی ئەعلان یەکەم علی تۆ پێشتر هەڵوێستێکی جیاوازت هەبوو لەسەر مەسەلەی بەشداریکردن لە حکومەتە وەکو باسەکرێتەوە یعنی سەرتاپای ئاگاداری بەشداریکردنی و زوتنەوەی گۆڕانبووی لە حکومەتی پێشووترە بەڵام ساڵی تۆ خەڵک ناوێت ئێمە بچینە ناو حکومەتێکی پارتی وێژێتیەوە کە پارتی وێژێتی دیزاینی کردبێت ئێوە بە 4 کورسیەوە کە پێشتر لە بزوتنەوەی گۆڕانە 24 کورسیدان هەبوو قورسایشی سنگین و گەورە بەڵام ئێستا بە 4 کورسیەوە پرسیارەکەی من ئەمەیە ئێوە بچنە پەرلەما یا بچنە بەشداری حکومەت بکەن یانەکەن چی لە مەسەلا گۆڕ باش زۆرە گۆڕێ وەکو چی یەکەم جارێک یعنی ئەو نەزەریە ڕاست نییە کە ئەڵێن گۆڕان هیچی پێنەکە ئەو نەزەریە ڕاست نییە کە ئەڵێن کاکنەوشیوان هیچی پێنەکرا کاکنەوشیروان لە 2009 بۆ 13 شەڵەقانێکی گەورەی کرد وەشاریەکی گەورەی کرد بناقەی معارەزەی دانا یعنی نەک من 40 ساڵی تریش هێزێکی ئۆپۆزیسیۆنی جددی بەردەوام دروست ببێ ڕێژەیەکی فەزلەکەی بۆ ئەوە گەڕێ بەڵام بوو بە 0 کورسی طبیعیە مەرحەلەیە وێزگەیە و غەڵەتی کردو و باجەکەی داوە من خۆم 6 مانگی یەکەمی حکوومەت بە عەقدیەوە چوون بە گۆڕانمت بکشێنەوە نەکشێنەوە باجەکەی هەدرێ وتیان ناکشێنەوتم خواحافیز و هذا فراقی بینی و بینکم وەک عەلی پشکە لەسەر ئەو شکستەی بزوتنەوەی گۆڕان پێ بڕێ نەخێر ئەگەر سەیرکەکە من ئەم نەزەریم بۆ ئەوان تەرەح کرد 2006 مانگ دوای تشکیلی حکوومەت کە من بە نووساو هەمە طبعا داوای کشانەوە کەم باسی حکوم قاچاخیەکەم باسی نەوتەکەم باسی وەکەم حکوومەت نییە دوو زۆنە دەسییان بەسەر عەرزا گرتووە دەسییان بەسەر مەرزا گرتووە دەسییان بەسەر مەتارا گرتووە ئیشی نەوتەکەن ئیشی هەمووی نووسیوە لەو مەرحەلا ئەگەر بکشاینایەتەوە طبعا نە هەڵبژاردن لە پێشەنەی خەڵکی کوردستان من بۆ ئەم بەرنامە چاکسازیە چووم 1 2 3 4 5 ئەمە ئیتفاقیەکەم بوو ئەمە شتەکانم کە نەیان کرد من ئەوە تا جێگری سەرۆکی هەریەمم هەیە وەزیری داراییم هەیە وەزیری بازرگانیم هەیە و بە فلان پۆستەکانم هەمووی هەیە هەمووی جێ دێڵم لەبەر ئەوەی ئامانجی من پۆست نییە ئامانجی من چاکە و ژیانی خەڵکە گۆڕانە چوە قۆناغێکی زۆر گەورەتر وانە خەڵکەی فعلەن خەڵک شەڕەکە لەسەر ئەوەی بەواستەم بە مۆزەفێ تاعین بێ بە مدیر عامێ ئەمانە جێگری سەرۆکی هەریەم و ئەم هەموو وەزیرە جێ دێڵن کەواتە فعلەن ئەمانە قەزیەی خەڵکیان هەیە با بچین سەپۆرتیان کەین ئەمە نەزەریەی من بوو ئێستا نا ئێسێمە تێگەشتوین حکومڕانی لەگەڵ پارتی وێچێتیان ناکرێت لەبەر ئەوەی حکوومەت نییە یعنی ێزین چۆنە تۆ وەزیری داراییت بەس پارەت لا نییە بەس کاغالی یعنی تو ئێستا من ئەچمە بم وەزیری دارایی بەس ئەم با خۆم پاک بم ئەم با خۆم صادقیش بم کە پارەم لا نەبوو بۆ داهاتی سلێمانی لە سلێمانی ئێستا پاکە بەس پارەی لانیە نابووە قبوڵیان کە نابووە قبوڵی کە بۆچی قبوڵێک ئەم وەڵامەم بە ویژدانەوە بەرەوە کاغالی ئەم وەڵامەم بە ویژدانەوە بەرەوە کە تۆ زانی ئەم حکوومەتی کە پارتی وێچێتی تشکیلەکە
يعني حکومەتێکە ئیتر کە هیچی لە چاوەڕوان ناکرێت و ئەوەی کە تۆ باسیەکەی لە قاچاقچێتی نەوت و دوو بوو ئاژەڵ و نرخی گازوایل و ئەمانەت هەمووی تۆ قسە لەسەر کردووە دروستە باشەکە هەمان تاس و هەمان بێ یعنی ئێوە ڕۆڵتان لە پەرلەمانە چییە بێ وەکو پەرلەمانتە من پرسیارێتەکەم یعنی چی دەستکەوت چاوەڕێ چی دەستکەوتێت تۆڵی ماندوو توێژینەوەم کردووە شەو ئەمە قسەی خۆتە و تو دەشەو هەبوو تا بەیانی نەخەوتوە سوودەکەی چی ئێسش وابێ چەند کەناڵی میدیایی هەیە هەمووی باسی و گەنداڵیانە کاتە سوودیم کەناڵە نا گرنگەوە تۆ بەردەوامی لەو گۆشەی باوەڕ پێێتی بە دین وەریەگری بە ئەخلاق وەریەگری بە فەلسەفە وەریەگری بەس خەڵک ناڵێ مرۆڤ کردووە چەند مرۆڤ خەڵکی چی ئەنجامی خەڵک ئەنجامی نەویستا و دەنگە زۆریان بە ئێمە نەیەدا نەپای تاکە حەزبی یەک موچە خۆریشمانیە یەک دانشمان نەبووە چۆن خەڵک پاداشتی منی کردووە بەبێت بۆ معلومات بەشێکی زۆری خەڵک هەر نەیزانی ئێمە لیستمان هەیە خۆ لیستیە تەلەڤزیۆنە ناگا بە خەڵک کادر و ڕێخستن نییە بڕوا دەرگا بە دەرگا بدا لە ماڵە بە یەک دوو پێیج خەریک بوون و ئەوەنەی کە خەڵک زانێت با خەڵکی کورسان خەڵکێکی باشە خەڵکێکی بەوەفایە تۆ سەیری ئەو ڕێژە مەکە لەم جارەیەکێتی و پارتی بەزەخت و زۆر و تەزویر و هەڕەشە و کاکە خۆ تەزویر کاکێ من باوەڕ کە هەر ئەوە نییە کاغەزەکە تەکەی گەورەترین تاوانەوەیە تۆ بە خەڵک بڵێ دەنگم پێ دەی فەسڵ دەکەم کاکە لەم جارەیەکێتی و پارتی زین چیان کردووە نەک جاران بە کاتە کاکە چەکدارە بۆ تەلەفۆنی بۆ من کردووە وتێتی وتویانە نەیسەلمێنی ژن و مناڵەکەش دەنگی پێداوین فەسڵ دەکەین کاکە خۆ ئێمە ناچینە ناو انتخاباتەوە بەڵام شتێکەیەک وەکو چۆن بڵێ لەم مەرحەلان نەفەسی ترم نییە ئەگەر نا بەخوا ئەمەی لە کوردستانە انتخابات نییە بۆ انتخابات بەلای کەمەوە ئەگەر بە نسبەش بێ ئەبێ دادپەروەریە لە کێبرکێکا هەبێ تۆ 100 میلیۆن دلارت پێ بێ دایان کەناڵی ئاسمانیت پێ بێ هێزی ئەمنی و سەربازیت پێ بێت عێراق بیکەوە خۆ عێراق کردی کاغالی چۆنە سەیکە ئەو بیانۆشتان نەما نە بیانو نییە بەڵێ وتومانە تۆ نیە هەموو لایەنەکانی پۆست بڵێ ئەزین چۆنە کاکردن سەیکە چۆن ئینسان جاری وایە تێکەوێ تێکەوتنیش نییەمە من مەسەن بۆ نمونە دوور لە تۆ سیقم بە تۆ ئەڵێم تۆ لەبەرەوەی تەجوبەت باشە کوڕێکی باشی ئاوای دەرگای ماڵەکەم بۆکەم و دێتە ناو ماڵەکەمەوە ئێکە تۆ دواییەی لە ماڵەکەما دوور لە تۆ دزیەکەی ئەرە خەتای منە خەتای تو هەیە وانە 2023 کاکیە من هەرم کۆمیسیۆنە انتخاباتی کردوانە بە عێراقش کردی هەرم کۆمیسیۆنی عێراق و هەرم جیازانش بوو نەکێکێتی و پارتی یەکگرتو و کۆمەڵ و هیچ حزبێکی عێراقیش تەعنیان نەبوو بە دۆڕاوەکانەوە وانە ئێتۆ بەم متمانەیەوە ئەڕۆی ئایا لەبەرەوەی ئەو کاتە هەموو هێزەکانی عێراق ڕێقابە بوون لەیەک و نیان هێشتووە و نیان ئیتیفاق نەکرا و چی نازانم بەڵام تۆ سەیکە کاکێ من یەکگرتو و کۆمەڵ لە کەرکووک لیستیانە بۆ سکاڵیان نەبوو ناڕزاییان نەبوو نیان بوو جێ متمانن لە ئێمە و دوو هێزە جێ متمانن بۆستا هیچ هێزێکی عێراقی ئەمەی کرد باشە تۆ بەم نێتەوە ڕۆشتووی خۆ چی بکەی یعنی باشە کاک عەلی خۆت لە چەند خولێکی دیکەی پەرلەمان شاهێدی ئەوە بوویت و باسی باشە باسی ئەوەت کردووە کات ئەگەر خۆشت یانە بووبی باسی ئەوەت کردووە کە تەزویرات کراوە باشە شاهێدی ئەوە بووی کە تەزویرات لەو خولانەیە کراوە بۆ نەهاتن پێش هەڵبژاردن لە ڕێگەیەکی دیکەیان لێ بگرن ینی بۆ لەگەڵ لایەنەکانی دیکەی ناڕازی کە ئەوانیش لە دەرەوەی پارتیویەکێتین بۆ بەرێکی یەگرتوتان دروست نەکرد دژی پارتیویەکێتی بۆی کە تووشی ئەم حاڵەتە نەبن لە ئێستا کۆنتاکتمان هەبوو هەندێنی ئەو بەهاو بەشمان هەبوو ئەم جارە ئێمە پێمان وە بوو 18 تەزویراتێکی زۆر گەورە کرا زیاتر بوو لەوەی ئێستا بۆ زانین ینی پێشبینیتان ناکرد بابا عرسی جەناب دەکەم هەڵ تەزویراتی 18 زۆر گەورەتر بوو لەوەی ئێستا ئەوەی کاک بەرهەموو گۆڕانیان کردە ئامانجی گەورە ئەو کاتە وتمانێ باشە کەواتە ئەو کاتە نیانێش بە دەست بشمێرێتەوە ئەوەی بەدەست مێرەکسەر کەشفی کرد کەشمە کرد سوودام ئەم جاوتان هیچ پشکیلە نیەوە بە دەستی بشمێرێتەوە تۆچوی ئەو ڕێگە دۆزیەوە ئەو ڕێگەیەکی تری دۆزێتەوە ئەمە ململانەیە ئەو محاب من پێم وایە پێشتیش تەزویرات کراوە بەڵام 3 تەزویرات لە مێژووی انتخاباتی کورسانە زۆر گەورە بوون هەردوو هەڵبژاردننی 2010 پەرلەمانی عێراق و کوردستانی کۆمیسیۆنی ئێرە کردی پارتی 46 کەشتە 46 وانە ئێستا 39 هەلێت باشتر کۆمیسیۆنەکەی بەقا باشتر بە کورسی ئێستا 39 پارتی سەرۆی کۆمیسیۆن لای خۆیان بوو ئەو کاتە پارتی بەبێ منەت 50 زایدیەکی هەبوو بەبێ منەت 50 زایدیەکی هەبوو لە پەرلەمانە ئێستا 9 کورسی نەقسە بۆ 50 زایدێک
کەواتە ئەگەر لیستەکانی دەرەوەی پارتی و یەکێتی ڕاستکەن پارتی ناتوانێت حکومەت تشکیلکە. کاک علی ئەچیتە پەرلەمان وڵی لە مناقەشای نیە ینی بۆ من ئێستا ئەو تۆ پێشنیازێکی جوان کرد وتت بە مامۆستا باپیرم وتون نەتایج پەسەند کرێ ئێستا نەتایج پەسەند کراوە نیە مەبەست منە مەبەستی هەڵوێستا بۆ جیاو بنێتەوە نه من وەکو منش کاندیدم خۆی بەڕاستی جەنابەت شخصیەکەمی بەرەینەکەی حرەکەکەی بەڵام لە ژێنایی بڕیادەرەوە مۆزۆی ترە شخصیەکەم بەڕێستی سوودانی لەگەڵ تۆ کۆبێت و لایەنگای لەگەڵ جەنابەت کۆبن و تۆچی بەلا مامۆستا باپیر یعنی تۆ تیم لیدەری بەڕاستی ئەو حرەکەی طبعا ئەگەر قەرار بێ هەڵوێستێتە پەرلەمان لە ڕێگەی تۆی ئەعلان نەکرێ یان بەیانێک بەناوی ئەوەی بەڕاستی و قسەی کردت مهمە بەس حەزەکەم وەڵامەکەی تۆ دوێنێ کۆبوونەوەتمان کرد بەیانی دووبانیش لەگەڵ هەندێ مەناطق و ڕاوێژ و شتمانی ئەمە بژاردەکانمان لە بەردەست کردووە کاگە من جارێگەر هیوادارم کۆمەڵی شوانەکە ئەگەر وەکو لیست بە فەرمی نووستا و بکەی بڵێ ناچمە پەرلەمانەوە زۆر خراپە لەبەر و کورسەکەت یەکسەرەبان چکە کۆمیسیۆن ها بە کۆمەڵ تایسەر ئینەکەی بۆ نەناردوین نووساوی بۆ نەناردوین لەو کاتا بیر لەوە بکەرەوە ئەگەر بە دوو کورسەکەی تۆ سێ کورسەکەی تۆ لەگەڵ کڕین و بڕین و شتا پارتی نیسابی تاوا کرد و حکوومەتی تەشکیل کرد ئەو کاتە هزار کەس پێڵێ ئەرە ئەوەندە تەجوبەی سیاسیت نەبوو ئەوەندە تەجوبەی سیاسیت نەبوو پاسددا بە پارتی ئەگەر نا حکوومەتەکەی پێ تەشکیل نەکرا پەیامە بۆ کۆمەڵ نەنا من ڕێی خۆمەڵێ میتر ئەوەی ترکێ چۆن تەفسیریەکە ئەم بابەتێکی ترە لەوانەیە و کاتە 100 کەس بێ سوێن بخوا بڵن کاکەمانە خۆیان کورسەکانیان لە ژێرەوە فرۆشتووە بە پارتی ئینا معقولە تۆ بڵێ من ناچم بۆ پەرلەمان سوێن بخۆم با پارتی کورسەکەی من بەرێ و دوایش بە کورسەکەی من حکوومەت تەشکیلکە کە ڕەنگە زۆر خەڵک ویستی ئەوەی هەبێ پارتی نەتوانێت حکوومەت تەشکیلکە ئەمە بەشێکی تری هەندێک خەڵک پێیان وایە ئێمە ئەڵێ ڕاستە تەزویرتان لێکراوە بەڵام ئێوە دۆڕاونین بڕۆن پێی خۆتان جێگیرکەن لەوانەیە ئێوە بتوانن ببنە بناغەیەکی گرنگی ئۆپۆزیسیۆن لەبەرەوەی تەجوبەتان هەیە ئەتوان قسە لەسەر پرسەکان بکەن ئەتوان هەندێک لۆبی بکەن هەندێک جوڵە بکەن خەڵکی تر نەتوانێت ئەم پرسە بکە ساحەکە چۆڵ مەکەن کە چۆڵەکەن خۆیەوە نە کەناڵی ئاسمانیتانێ نە تەنزیماتانێ نە بارەگاتانێ لە ساحەی پەرلەمان ئیش ناکەی لە کام ساحە ئیشەکەی حکومەت هەندێک خەڵکیشمان هەیە ئەڵێ مەچنە پەرلەمانیش مەچنە پەرلەمان و قبوڵیشی مەکەن و چی ئەبێ با ببێ حاڵێکی ترەیە تۆ ئەبێ بەڕاستی گوێ لە کاندیدە دەرچووەکانیش بکرێت ئەوە ڕێن بەشێکی زۆریان پێیان وایە بەدەروتێکی نەپەڕەمان بەشێکی نەبخۆماوەسا بەدەل واویتە بەڵام لە نجا قەرار چی بێ التیزامەکە قەرارەکە التیزامەکە بە قەرارەکە چی بێ تارگێتەکەی ئێمە چییە کاکێ من لەم مەرحەلە لێ نەشارمە ڕوون و ڕاشکە ئێمە نیساب بۆ پارتی دروست نەکەین کەواتە چنە پەرلەمان ئەمە تارگێتەکەیە بەڵێ بیرکردنەوەی زۆربەی هاوڕێیان بەڵێ هەندی هاوڕێمان هەیە حەفی بووی بەڵێ دوایش ئێستا سیاسیت پەرلەمانتار بوویت بەم لەولامانمە بە چنە پەرلەمانیان ناچن کاکێ من وەکو قەراری ڕێی خۆت چییە ئوستازگیان وەکو قەراری خێت نەماندا ڕێی خۆت چییە من وەکو چیکە دووشت هەیە یەکەم ڕەنگە کوتۆ مامۆستا لە پەرلەمانتاریە وازەح بین ڕەنگە ساحەی پەرلەمان بۆ ئێمەمانان کاریگەرترین ساحە بێت تاوەکو دەرفەتی حاجی با پرسیارەکە ماوەلێکەکەی کاک عەلی بەڕێزت بخوا دقیق نیم لێت بەروارەکە بوتت دەنگی ساختە و پەرلەمانی ساختە کەواتە چیتە ناو پەرلەمانی ساختەوە بەڵێ ڕێژێ کاکێ من کاک عەلی ئیجازەم بە ئەچتە ناو پەرلەمانی ساختەوە ئەوە عنوانی خۆتە خۆ دەدەن پەرلەمانی خولی شەشەم ئیجازەم بە وتت خولی شەشەم پەرلەمانێکی ساختێ ئەچتە ناو پەرلەمانێکی ساختەوە باشە بە جواب بمەوە ئەچیت بەڵێ با جواب پەرلەمانی پێشووتیش ڕێژێکی زۆری ساختەی تیا بووە هی عێراقیش ساختەی تیا بووە هی پێشەوەش ساختەی تیا بووە یعنی تۆ ئەتەوێ بڵێ پەرلەمانەکانی پێشوو پەرلەمانی ساختەی تیان نەبووە بەڵێ ڕێژەیە پەرلەمان حاجیانەوە شەرعێدانە بە ساختەکاری دووجا شەرع پێشتری شوا بووە ڕێژەیەک لە پەرلەمانتار پێشتر و ئێستش بە ساختە دانیشتون لێ بەڵام ئینسان قسە لەسەر ئەو بژاردانەیەکە کە لە بەردەسیایەتی جملەیەکی جوان وتە سیاست ئەخلاقە نەنا من ئێستا شەڵێم هەرکەی من وتم هیچ پەرلەمانتارێکی ساختە لەم پەرلەمانانیم وتم تەزویرات نەکراوە ناخلاق بەڵام تۆ
کەرەستەکەی بەردەستی ئێمە لەم مەرحەلا من پرسیار لە تۆکەم بڕیارماندا بەیانە من نووسراوێکەکەین ئەگەر بڕیارماندا بەیان نووسرا بکەین بڵێ ناچینە پەرلەمان ئەم دوو کورسی ئێمە مەسەن دوی لەوانێ بۆ پارتی بڕوە ئەگەر دابەشکرێتەوە لە هەولێر و دۆک ئەو قسێ بعدی تری هەیە پارتی دیموکراتی کوردستان حسب معلوماتی من دەستی کرد بە پارتی پەنجازایەتێک دروستکە ئەی ڕەحمەت لێ دەست کرد بە جموجول لە کڕینی هەندێک لە پەرلەمانتاران هیچێک لەوانی کەلیان بکڕن هەڵوێستە نانە ئێمە بۆ کڕین و فرۆشتنین خۆش تاگەداری بەڵێ هیچ پەرلەمانتارێکتان نافرۆش نانە ئیشەڵا من نەزانم عەرزەکان زۆر گەورن زۆر بۆکرین چۆتەشان کاکێ من ئێمە ئەهلی ئەوە نین خەڵک جورئەت کا بێ مامەڵی ئەومان لەگەڵا بکە ئەخلاقمانی پێ بفرۆشین چکە من پێم وایە هەر کەسێک کورسیەکەی خۆی بفرۆشێ بەلایەنێکی تر فرۆشتنی ئەخلاقە چکە من لە هەڵبژاردنا دەنگ هەڵباگەشەم کردووە کۆمەڵە شتم وتووە کۆمەڵە پەیامم وتووە تەنانەت زۆر خراپەوە بەڵام کاک عەلی ڕەنگە هەردێشت ببینین لە ڕۆژانی ئایندا پێش حەدەست نەکەوم من بەڵام بە دڵنیاییەوە ئێمە ئەهلیە و مامەڵەنیت قەلەقی عەلی بەڵێ قەلەقم چۆن قەلەقنین چۆن قەلەقنین یعنی بەڵام ئەمە سوبحی ئێمەیە ئەمە بەڵێنی ئێمەیە ئەمە هەموو شتێکی ئێمەیە بەڵام یعنی ئێمە کاک ئێمە ئێستا بڕۆین اتفاقین دانیشتونکەین وەزارەتی شۆرەگرین ڕەنگە لە دەستەی سەرۆکاتی پەرلەمان وەریگرین چوار کورسیەکە بەهای زۆرە ئێستا بەهای زۆرە چوار کورسیەکە بەهای زۆر ئێستا تەسەور ناکەی چەند بەهەیە وەزارەت وەرگرین مدیر عام وەرگرین دەستەی پاسەوانی وەرگرین بارەگاکان بکەینەوە لە شوێنان چی دەوڵەمەنیشە بیت و گلەیەک هەیە لەسەر کاک مەساڵح کاک عەلی ئەڵێ تۆ ئێستا باسیەوەت کە ڕەخنەت گرت لە لایەنەکانی تری ئۆپۆسیۆن کە ئەوان خەریکی بزنس و بازرگانی ئەوانن ئەڵێن کاک عەلی حەمە ساڵح خۆی نانەوان نییە نەنە باسی ئەوواکەم ئەڵێ پرسیارەکە ئەوەیە ئەڵێ کاک عەلی حەمە ساڵح خۆی شەریکی کۆمپانیایە بزنسەکە سەرقاڵی کاری بازرگانیە شەریکە نەک لەگەڵ کۆمپانیای لەگەڵ چەند کۆمپانیایەک چۆن وەڵامی ئەم ڕەخنانە دەیتەوە چۆن ئەیسەر یعنی ئەمە پرسیارە بەڕاستی تۆ دوو فڕۆکەی تایبەتی هەیە تۆ ئێخۆ نابێ بڵێ ئەمە فڕۆکێ و ئەمە ڕقەمی فڕۆکەکەیە ئێمە ئەگەر پارەمانە بێ کاکە هیچ نەبێ میدیایکی بچووکدا بۆ نمونە چەند کاندیدتە بوو بە هەر چوار باز نەکەوە هەر کاندیدێ 250,000 ناویست سنتێکمە بابا چی پارێ ئەزین چۆن کاک مەسەر ئەزین تۆ پێت وایە طبیعیە یەکێ 20 ملیۆن دلار سەرفکە بەڵام عەلی ناتوانێت 50 ملیۆن دینار پیاکە بۆ مامەڵی لیستەکەی ناتوان زیاتر لە 50 ئەرەکاکە من بەیانی تەلەفۆن بۆ بکەم بڵێم 2 ملیۆن دینارم بۆ بێرە بۆ وەکو قەرزیشنە ئێمە لە گۆڕانیش بووین ئێمەمانان هاوکاری دنیامان بۆ گۆڕان عەلی ئێستا ئەم هینە ئەوەنە برادری و ئەوەنە دۆست وانە ینی تۆ سەیریکە 100 ملیۆن دلاری خەڵکی تر نەبینی پێی بڵێ کاکە تۆ 50 ملیۆن دینارتان لەکوێ بوو مامەڵی لیستەکەتان تاوا کاکە بن هەتا ئێوارە بۆ تۆ پێویست پێ بێ عملیات خۆتە توانی 50 ملیۆن دینار پیاکەی چجا ئەوەی لیستێکەکە ئێمە کاندیدمان نەبووە بەسەن لە شوێنێکا مامەڵەیەکمانە بۆ 6 ملیۆن دینار کاک سەرداوت ئەو 6 ملیۆن دینار شوێنێک ڕۆشتۆ غالب خۆی وتێتی کاکەوە من ئەوێنا تەرتیب ئەوەداومان کاگەلێبێت تۆ خۆت لەبەرەوەی هەم گەنجێکی تو مەدەنی ئەزانی تو ئێمە نەمانتوانێت لەگەڵ یەک کەناڵی ئاسمانیە کۆنتاکتێ بکەین لەگەڵ یەک کەناڵی مەحەلیشە چەند کەستان لای مۆ دەرکەوت و پێشماوتون چیتانێ بۆ نە کۆنتاکتێ بکەین گرێبەستێ بۆی ڕیکلامەکان ئێمە بمانەکردن پێشماوتن بە کاک سەداریشمان و بە هەموو ڕۆژەکانێکی هەڵوێست ئێوە مقابلەی کاندیدەکانتان کە جگە لە من ئەمان کردی خۆت ناتی دوسێ جاش خۆم پێوەندی پێوە کردی ئاوتە زۆر مەشغوڵم بیتە بەمە شتێک تر باسکەین ئەمە ئەبێ بڕۆحێتێکی ڕاضی وەریگری زین بۆ تۆ کە باسێکێڵێ من گەنجێکم و لەگەڵ باوکو دایکمەوە لە گۆڕان و هەندێک مەراحل باسەکەی بێت کە شتێکش ئەبینێ لە بەرچاوخەڵکە تاوان بەلای سەیرە ئەچی دەویشێتی و پارتی و زائیدە ناوانی تریش خەڵکە ئەیبینێ بەڵام قسەکە ئەمەیە لەم حاڵەتانەیە
گلەکە چییە؟ ئەڵێ کاک ئەم کاک عەلیە لەگەڵ شەریکاتەکانی پارتیوچێتی بە تایبەتیشتی عێلاقێکی ئەمەندە تۆڵی هەیە ئێستا تەلەفۆن کا بۆ قەیوان ئەو ناوەڵم ئەتوانێت چەند پاری بوێت نایکەم کراوە ڕاست نییە هیچ تۆ ئێستا کۆمپانیایەک لە ڕێگەیت بەزین بۆچی بۆ ڕوونکەمەوە ئەڵێن بۆ نمونە ئەم کۆمپانیا بە ڕێزانە دەرەکەی کاک عەلیەوە بە ناوی خێر و خێرات و یامەتی خەڵکێ من هەیە قەت بینیوە بڵێم فلان کۆمپانیا پارەی داوا فەقیرێ ناوی بێنم دەرەکەی تۆ بۆ نمونە قەتەشتان ناکەم قەت ئیشی من نییە کۆکردنەوەی پارە بۆ فەقیریشی من نییە ئەوەیشی حکوومەت و بازرگانی هەبوو نەکێسە ساڵێتریش من دانجاوتمە لەو محافظەی سلێمانیان مەترێزەویم هەبوو خۆ ئوستازیچانە بێ بڵێ ئەمە معمەلی ئەمە پارێکا کە ئۆشەریلەکەت لەگەڵ هیچ کۆمپانیا کاک عەلی فەرموودەی مشت ئەزان چۆنە هەڵ بێ بە سیارەکەتەوە بە تەنیا هاتوو چۆ ناکەی باشە کاک عەلی لەوانەیە خۆی هەر ئەمە بەشێک لەو ڕخنانەی کە ئەگیرێت بۆ کاتێک کە لەناو گۆڕانە بوویت ینی ئەو کۆمەکەی کە کۆکرایەوە بۆ گۆڕان بەشێکیشی لەلایەن خەڵکی ئاساییەوە کۆکرایەوە ینی دەیانگوت کە خەڵکی ئاسایی کۆمەکیان کرد بۆ گۆڕان بۆی کە پەرلەمانتارەکان لە پەرلەمان دیفاعیان لێ بکە و مافانەی کە خوراوە بۆیان بگەڕێنێتەوە بەڵام ئەوەی کە بینرا لە ماوەکانی ڕابردووە کۆمەڵێک یا بەشێک لەو پەرلەمانتارانی کە نارتانە پەرلەمان بە ناسنامەی حزبێکی نوێوە گەڕانەوە ڕەنگە جارێک کەش بگەڕێنەوە سەر و پرسێکە بوونە حزبێکی تر بەبستی کاک عەلی وێسا من خۆ بسێکە پرسیارەوەیە تۆ لە مەبادە لا داوە بەسەر من لە گۆڕان و ڕۆشتم سەفقەیە لەگەڵ پارتیایەکێتی بکەم ببمە پارتی وەکێتی و پارەیەکی زۆر وەرگرم ئێمەش حەزمانە کرد گۆڕان لەسەر ئەو ڕێچکەی خۆی بەردەوام بۆە و چمان دابوو لەم سەرێشە بە زانی دارەدانی هێز و لیستی سیاسی زۆر لەوە قورستە ئەمە هەڵی گۆڕان کە نەیتوانی بە باشی ئیدارەی بەداخەوە تێپەڕی و دۆخە تێپەڕی و ئێمە پێمان وایە لەسەر ئەو چۆن گەرنتی بە دەنگدەرەکانی خۆ بۆ ڕوتی هەڵوێست بە دڵنیاییەوە بینەوە ئێمە ساڵێکی تر دوی تر سێی تر چواری تر هەشتی تر هەرکەی چوون لەگەڵ پارتیوێکێتیان ڕێکشان مۆزوی چوونە حکومەت ئەوی جەماعەتیش کاکەینیش باسی کرد ئەزانی کاگنشان بە ڕەحمەت بێ لە ژیانە نەبوو کە گۆڕان چۆ کابینی شش ببوورە کابینی نۆ کابینی ژورشت خۆی من باسی نۆکەم ئەزانم هەشتی شێ باسی ئەوکەم کە لە هەشتا لە حکومەت دەریان کردن نەگەوی بکشێنەوە ئەوە دووسێ موقفی زۆر قورسە بزوتنەوەی گۆڕان حەق بیکەی بە دوو مەرحەلەوە مەرحەلەی سەدەمی کاگنوشیوان و مەرحەلەی سەدەمی دوای کاگنوشیروان یعنی کە خەڵک باسی گۆڕانەکە ڕاستە کاگنوشیروانە بێ بەڵام بەڕاستی کاگنوشیروان کردی ئێوە تێکتانە چۆن دزە بۆ ڕوونەکەمەوە سەدەمی کاگنوشیروان 25-24 کورسی وا بوو 25 دایوە 24 لە سەدەمی کاگنوشیروان کە پەیامەکەی بەرەو دەسەڵات فعلەن چوونە دەسەڵاتەوە هەر لەو کاتە ساڵ 2015 ڕێگەی تووری سف کرا دوای وەزیرەکان دەرکران گۆڕانەمەی بە نەزەی اعتیبار وەرنەگر کابینەی دوای ئەمە خۆل چۆنەوە پەرلەمان مەمنونیش بچێتە ناو حکومەتەوە ئەو بینیشمان چۆنە حکومەتەوە وەزیرەکانی وەرگرتەوە باشە هەندێک لە وەزارەتانی کە هەیبوو بۆ نمونە وەزیری پێشمەرگە بە نمونە کە دوایەوە کە دەریان کردنەوە کاتە بەڵام دوایی کە چوونە حکومەت خۆ کاگنشوان لە ژیانە نەبوو ئێوەمانان بەشێکبوون لەوەی بچنە حکومەت بۆ نمونە بەڕێزت هیچێک بووی لەوانە ئیجازە سەدەمی کاگنشوان خۆ هیچێک بووانێ کە دیفاع لەوە بچنە حکومەت سەدەمی پاش باشە سەدەمی پاش کاگنۆشیروان کە گۆڕان 12 کورسیە ناخۆ کاگنۆشیروان لە ژیان نەبوو 12 کورسەکە ئێوە هێناتان بەم تیمەی دوای کاگنۆشیروان بەم 12 کورسی بزوتنی گۆڕانەوە چوونە حکومەت 12کەتان کرد بە سفر ئێستا بۆ بە یەک وڵاتە کوردستان یەک کورسی هێسا گۆڕان خۆ ئەمەی کە گۆڕانی وا هێنایە خوارەوە ئێوەمانان بوون بۆ نمونە کاک عەلی بەڕێز چەندین چاوپێکەوتن تەیە کە چوونە کابینەی نۆ تا 6 مانگی ئەوەڵ قسەتان کرد پرۆژەمانێ چاکسازیمانێ لە 6 مانگان فعلن وادوت وت لە 6 مانگان پرۆژەی جێبەجێ نەکرێ گۆڕان کشێتەوە وا بوو بە قسانێک کشێتەوە بەڵام کاک عەلی خەڵک گۆڕان لە توای کورد ناکاتەوە وەکو بزوتنەوەکە سەیرەکە خۆت و بەکشانەوەی تۆ و بەکشانەوەی فڵان و فیسار چه زەرری کرد بزوتنەوەکە زەرری نەکرد کاک عەلی وایە تۆ ڕەنگە هەڵوێستێکت بۆ خۆت دروست کرد بۆ خۆت بەڵام بزوتنەوەکەت زەرری لە گۆڕانە من بڕیار بەدەست نەبوو بڕیار بەدەست نەبووم سەرێک فراکسیۆن بیت بڕیار بەدەست نەبوو بڕیار بەدەست بوو ما ئەکشاینەوە کە ئیشم لە کشانەوە شاکرد ئەمیش فراکسیۆنەکە قەرار لە مەطبەخێکی مستەقەرات جواتیش کۆتی بەینی 6 مانگ دوای پرۆژەکەمان بردەوە جوات و جێبەجێ نەکرا
من تەنهەندە و کاتەش کە ئەمیس فراکسیۆنەکە بۆ ئاراستا بەرم کۆی فراکسیۆنەکە کۆکەمەوە بیکەینە معارەزە ئەوە بکەین یەک لۆبیان دروست کرد چۆن نەکرێ علی واز لەسەر فراکسیۆن بێ و خۆم استیقالەمدا یعنی من نامەوێ قسە لەسەر گۆڕان کە بەڕاستی نامەوێ ینی هەر غەدریشە قسە بکەم ینی ئەخلاقی سیاسی من ڕێگەم پێنادا لە شوێنێ ئیشت کرد بێ کارت کرد بێ ئێستا بێی لەسەر مێزێ لە شوێنێکی تر بابەت هەر هاوڕێ نزیکەکانی خۆت کە علی کاریشان مەگۆڕان کرد کەس خۆزگەی پێ نەخوازێت گۆڕان تەجوبەیەک بوو ئەکرێ هەنگاوە باشەکانی سوودی لێوەرگین هەڵەکانیشی دووبارە مەکەرەوە باشە لێرە لێ تۆ زۆر باسی دۆسیەکانی قاچاقچێتی دەکرد گاگالی لەسەر مەسلەی لەسەر نەوت لەسەر ئاژەڵ لەسەر هەموو مریشک دوژی بەست و گازوایل جگەر و تاڵانکردنی زەویزار لە چاوپێکەوتنەکە تۆ بەناو ئەڵێ دەسەڵاتی کولی هەرێمی کوردستان لە دەست 5 کەسایە ناوەکانیشانە بردبوو بەرزانی نێشیبان بەرزانی بەرزانی چیروان و مەسقوبات تاڵەبانی بافڵ تاڵەبانی باشە و باسە لەوە کرد کە لە سا 15 بۆ 20 هەر پرۆژەیەشی وەبەرهێنان لەم زۆنی سەوزا با بڵێن وەکو خۆت ناوە بردووە ئەگەر لە سا 15 بۆ 20 مڵکدارەکەی نێتێەوە بۆ یەشێتی ڕێگەی پێ نادن باشە لەو لا شوایە لە هەولێر ئەمێ بپرسم هەمان ڕێژە بۆ زۆنی زەرد و بۆ پارتی جوای وەکو خۆت باسی بەڵێ پارتیش لە زەویە زۆر زیاتری بردووە لێرە بۆ لەبەرەوەی لەوێ زەوی زۆرترە بەڵێ لەوێ تەڵەب زۆرترە خواست و خستنە ڕوو زۆرترە من ئەتوانم پێت بڵێم بردننی بەهای زەوی لە هەولێرە ئەگاتە نزیکەی 30 میلیارد دۆلار 30 میلیارد دۆلار وەڵام سلێمانیکەم نەکردووە هەموو ئەم وەزع ئاوایە یعنی پەرلەمانێک بەم دۆخەدا بەشبوونە حیزبیەوە ئەوێت چی بکات ئەزان چۆنەکەواتە ئێمە بە خەباتی پەرلەمانی واز لێبێنین چکە تۆ وتە بەشداریکردن لە حکوومەتێکی پارتی وێشێتی بێهیواییە ئای پەرلەمانەکەی نابێ بە شوێنێکی تر هیوایی من کاک بابان ئەضعف الئیمان من مسلمانێکی متدینی ملتزمم ئەضعف الئیمان ئەوەیە قسە حەقەکەیەکەین بەرامبەریان هۆشیاریەکە دروستەکەین لە مەرحەلەیەکە ئەم هۆشیارە بەبێ و هەست پێ بکردبێ ئەبێ بە گۆڕانکاریکی گەورە لە دنیا شوا بوو و لەمان ستەم کارتر کەوتۆمانە چین ئەمانە هیچ نین ها باوەڕ کە ئەمە دۆخی یارمەتیمانەوەی داون لەمان زۆر گەورەتر کەوتووە لە عێراق لە لیبیا لە دنیا خۆت لە هەمومان خوێندەوەرتری باشە خەڵک ئوستاس لە ئەزانی حەجمی یەکێتی چییە؟ ئەوەیە لە دۆک حەجمی پارتیش ئەوەیە لە سلێمان هێز پارە هەڕەشە تۆ مەچۆین یەکێتی و پارتی ماڵ بە ماڵ لە دەرگایانداوە ماڵ بە ماڵ وتیانە کارتی بایەمەتێکە و بێنە فلان بێت دوای ئێمە ئەزانین دەنگەوە بەکێداوە ئەزانی ئەم پەخشی ترسە ئەگەر لە سا 20 بۆ 25 15 تەسیری هەبێت چیەکە تۆ بەرچی هێزی ئەمنیڵی ئەزانم دەنگ بەکیە دەیت و خۆت و کە سوکاری دەنگی پێن دەی فەسڵەکەم و نەقڵە کە ناشزانی بێزەحمەت کاکوونەر ئێوە دراسێ بکە بزان پارتی چەند موچە خۆری هەیە وەکو حەزم بزانە چەند بارگایە کاکە پارتی نزیکە 1000 بارگا هەیە لە کوردستان باشە ئەو هەموو هێزە ئەو هەموو بارەکە ئەو هەمووینە ئەو جا بزانە بەراوردی کە بە نسبەی مشارەکە پارتی لە سنتەری هەولێرە لە ساڵ 20 خەڵک دەنگی پێ لێرە یەک مناقەشە بکەین لێرە تو ئێستا خەڵ دەنگی پێداون بە تۆ بەڕەوتەکە خاوەنی 4 کورسی داهاتووی پەرلەمانی کوردستانن ئێستا من بەسیترین نمونە کە مۆزوعی موچەیە کە 2 مانگە موچە نەدراوە خەڵ دەنگی بە ئێوە و دەنگە ناڕازەکانی تری ئۆپۆسیۆنیش داوە باشە فەرموو ئێوە چیتان پێکرێ بۆ تا ئێستا هیچتان نەکردووە ئەم قسەیەم نەک بۆ تۆ بۆ هەموو لایەنەکانی ئۆپۆسیۆن و ئەوەی کە ئێڵێ ئێمە دەنگی ناڕازی خەڵکین و کورسی پەرلەمانیان بەدەستێناوە چیتان کردەوە تا خەڵ 2 مانگە موچەی وەنەگرێت چی بە دەنگ دەرەکانتان ئەڵێن مرۆڤ بەرپرسە لەو کەرەستەی کە لە توانایەتی لە بەردەسێ جارێ پەرلەمانی فشاری لێ بکەی من دائما لە ئەیان تۆ لە پەرلەمانە بەس قسەیەکەی چیەکە وتم کاکە من 3 کەرەستەم بەدەسەوەیە لێکۆڵینەوە بە دوواداچوونەکەم ڕێکاری پەرلەمانیە گرمەبەری لە پرسەوە بۆ پرساندن کۆمەڵی مەحەڵەیە دۆسیەکانە دەمە دادگا و داواکاری گشتی لە میدیاشا باسیەکەم پرۆژە قانونێکی گرنگی شەب و پێمان وا بوو بۆ بەرژەوەندی گشتیە واژووی پێویستی بۆ کۆکەینەوە تەرحیەکەین باشترین پەرلەمانتاری دنیا لەمە زیاتری پێ ناکرێت سەیکە کاکوونەر تۆ پێت وایە پەرلەمانتارە بینی پەرلەمانتار مەسوولی سوپانیە تۆ پێی بڵێ بێ کودەتا بکە یەکێتی پارتی بڕۆخێنی
کە خۆی هەڵبژاردووە وتوێتی من ئەگەر ببمە ئەندامی پەرلەمان ئەتوانم قیادەی 2 سوپا بکەم بۆ سەری ڕەش و بۆ دەباشانی بنێرم و کودەتا بکەم بە سەریانە بارەگاکانی ئاسایش و محافەزە و شت بگرم بەڵام پەرلەمانتارە توانێت عیلاقات بەکاربێنی لۆبی بکە لە میدیا قسە بکە وەشیاری قانونی دروستکە ڕێی عام دروستکە لەگەڵ خەڵکی خۆیان بێ دیوێکی تریشی بینە کاکوێت زۆر جاری ئێمەمانان یا خەڵکی تر بۆ نمونە جاروێڵێ ناچی بۆ خۆپشاندان وانە کە ئەشیێڵێ سواری شەپۆلی ناڕازی بێ ئێستا من چی بکەم باشە ئێستا بڕۆی خۆپشاندانەکەی ئێڵێ ئەوێ بەنای موچەوە دەنگی ناڕازی بە بەڵام ئێستا ئێمە کۆمەڵی ڕێکخراوی ناڕازی کۆمەڵک کاکوونە بە کۆمەڵ ڕێکخراوی مامۆسایانی ناڕازی و فەرمانبەرای ناڕازیوان برادرمان کۆنتاکتەکەین پێمان وتون کاکە ئێوە پێتان باشە ئێمە چی بکەین بۆ پێتان باشە ئەلانی خۆپشاندانکەین ئەیکەین کە پێیان باش نییە ئەڵێن دۆسیەکە پێمان پشتیوانمان زین چۆنا لە دنیا حزبی سیاسی خۆی حقیقاکوونەر حزبی سیاسی حزبی سیاسی ڕوئای هەیە حزبی سیاسی دوایەوە ناکەی بڵێ تۆ تۆی پشتیوانیکەوێن نیکەم ئەستان حزبی سیاسی بێ خەڵک تەوجیهکە جای جازم کۆمەڵێک ڕێکخراو هەن دەسانە لەسەر ئەم شەقامن ناتوانانی نادیدیان بکاکە من ناڵم نادیدیان کرد جا تو باوکێش عکس ناکەێت تۆ بناتی خۆپشاندنەکەیان پشتیان بکەن جای جازم ئەزانی مشکلی حزب سیاسیەکان چییە؟ ئەم قسەی بەڕێز دەکەن ئەڵێ با بە حزبی نەکرێت کاکە من نمونەیەک زۆر بە حزبی سیاسی ناڵێ ئێوە حرەکەی سیاسی ئەزانم تو باسییانە کرد ئێستا ئێمە لە مانگی ئۆکتۆبەر ئینتیخاباتێکرا لە جۆرجیا باشە عینەن نموزەجی هەرێم معارەزە لە سا 47 هێناوە دەسەڵات لە سا 53 هێناوە باشە تۆ زای معارەزەی چیەکە یەکەم هەر لەگەڵ زانی تەزویرە خۆپشاندانی کرد اینجا یەکەم حزبەکانی معارەزە بەزای بە قۆترین حزبیان 90 کورسی هەیە هیچ نییە لە چاو ئەمانی خۆمانی کورسی زۆرترە 90 کورسیە لە چەند لە 150 کورسی تەسیری گەورەش چۆن سە بۆ شەرحەکەم چوو خۆپشاندانی کرد کەم خۆپشاندانگی خەڵک دوای کەوت قبولی نەکرد کە سەرۆکی کۆمیسیۆن چوو نەتایجی خوێندەوە ڕێک بەتڵە مرەکەبی کرد بە دەموچاویە بە کوردی خۆمان ڕوو ڕەش کرد نقطەی سێم زانین بەتەمای چییە ئەمڕۆ کە دووشەمەیە بەرنامەی تۆمارەکەین قەرارە پەرلەمان دانیشتووە ئەوسەواگام نینێ مەشغوڵ بێرە ئۆپۆزیسیۆن دەڵێت چی ئەڵێ بەردەم بینایی پەرلەمان ئەگرم ناتوانانی کۆبوون بکەیت و نیساب تەواو بکەیت ئەوە حزبی سیاسیە بۆ نمونە جگە لە مۆتەوەی سەحافی جای ئیجازەم ڕاحل تێپەڕیم تاگەشت قەیناکە کاک عەلیجان ئێمە بۆ نمونە تۆ سەیری من زین چۆن کاکێ من کاکە لێ شوانێ سە حزبی سیاسی هەیە پڕۆروسیە زەختەیە پشڕی ناخۆ کراوە ئەزانی کاک عەلیجان ئێوە وەکو حزبی سیاسی ئێمە مەسەن بۆ نمونە چۆن تۆ یەکەم لانیەکەی تەزویرە ئەگەر بەری هەڵوێنیەکەی یەکێ دێ بەنای ئۆپۆزیسیۆنەوە کە باشەکانی زیاتر کاک عەلیجان سەیریکە ئێستا بۆ بەری هەڵوێست چۆن کاکە ئێستا بەری هەڵوێست یعنانی خۆپشاندانێک کا بڵێ چینە بەردەم پەرلەمانی کوردستان ناڵن ئەم پەرلەمانە ساختە دەست بەکاروێ خەڵ دەستخۆشیتانێکیان دشتانەوەسێتەوە پرسیارەکەم زۆر ئاسانە بەری هەڵوێست بیکە کۆمەڵ بیکە یەکگرتو بیکە لانەک ئەوانی کە حەوەشدانی کە بەیەک و بەیان دەرەکەن جگە لە مۆتەمەری سەحافی قسەکە ئەمەیە ئەمە کە کاک هونەرباسیەکە ئەم پۆینتەیە اینجا کاک عەلیجان من با باسی پەرلەمانێکە بۆی جوینی کەم ئەم پرسیارەشم خۆت لەگەڵ و تیمەی کە بەیەک و بەری هەڵوێستان دروست کردو لە کەلەمانی 5 کۆنگرێتان کردو بزانم قرار بوو جەماعەتی ستاندارد و ئەوی مامۆستا مەسعود عەبدوڵخالق و دکتۆر ڕەعدوانیشتان لەگەڵ بێ و هەندێک لەو برادرانی پێش و دووتۆری سف و ئانیشتان کە دۆست و پێکەوە هاو حزب و هاو بیر بوون لەگەڵتان نەبوون لەبەر چی لەبەری ئەوان ئەیانوت ئێوە پەلەتانە بچن پەرلەمانی کوردستان تۆ خۆت بڵێ مەبەستمانە بچینە پەرلەمانی کوردستان مەبەستمان کاری پەرلەمانی بکەین خۆدانی وات فەرموو فعلا پەلەتانە بەڵام ئەم پەرلەمانی کە ئێستا باسیەکەین ئەم هەموو گرفتەیەکە خۆت باسی کرد من نامێت دووبارەی کەمەوە ئەوە چوون ئەو بەشداریتان کرد ئەو چا کورسیدان هێنا باشە بەس بۆ گەڕانەوەی ئەم دەنگە ساختانە هەندێک مەراحل هەیە بۆ بتان کردیان نەتان کردووە ئەوی کە بۆم شەڕەکە دیت زین چین کاکی من دیارێکە من لێرە پەتبوونێکی خراپ لە بینی دەنگی ناڕازی هەیە بێ متمانەیەکی زۆر هەیە تەسیری لە خەڵک کرد من یەکشتم بۆ باس کردی ئەو ڕۆژەی کە من ئەڵێم تەزویر کراوە یا مامۆستا عەلی باپیر ئەڵێ تەزویر کراوە
کابرای دێ بە ناوی دەنگی ناڕازی و میدیای گەورەشی هەیە و پارەشی پێ و پێیجێ ئەڵێ تەزویر نەکرا و شتێکی بچووکە و پرۆسەکەی تۆ بەزوینەوە تەزویر کراوە کەم شتێکی بچووکە شتی بچووکی ئەوە نیە مۆقفی لەسەر دروستکەڵە هێزی یەکەم و دووەموانەی هیچ گۆڕانکاری پیا ناکانی ئەنی هیچ نییە مەسەن پارتی 39 هەبێ 37 هەبێت چی یەکێتی 20 هەبێ 22 هەبێت چی کەوا نییە ئەوانی حەجمی تەزویرەکان و کە زانێ سەی دەنگکانیان کە گەورەترە ئۆپۆزیسیۆن لە کوردستانە تا ئێمەش ئۆپۆزیسیۆن نین چێشتا نەچیتە پەرلەمانەوە قەرار نەداوانە ئێمە کاکی ئەمەد ئەوە بزانێ ئێمە 4 ساڵ ئۆپۆزیسیۆنی جددی هەبووە لە وڵاتە 4 ساڵ کە گۆڕان بووە دوای ئەوەن ئۆپۆزیسیۆنی کەوتوی جددی نەماوە کە خاوەنی ڕوئیا و بەیان و هین بێ ئەم ئەوە یەگرتو ئۆپۆزیسیۆن حەق نێزومیان لێ سەیکە لە حکومەتا بۆ کاکە وەزیری دادی نەبووە لە پێشتر مامۆستا هادی وەزیری داد نەبووە وەزیریە بووە مەراحل بۆ وەکو ئێوە چۆن 4 ساڵەتن حکومەت وەزیریە بووە ڕاستە لەوانەیە لە نەوەدەکان و ئەوانە بەڵام زین چۆنە ئۆپۆزیسیۆنیە لە شکلی ئۆپۆزیسیۆنی جددی و بەدائیل و قەزیە گۆڕان بووە ینی تۆ خۆ پێمان ناخۆش زۆر دەوری هەبوو گۆڕان بووە ینی خۆگە تۆ ئەگۆ وردکەیتەوە ئێ هاوڵاتی شەی ڕەهەندیەکانەی فلانەی فلان وانە خۆمە زۆر هەڵەگرێت تەجروبەمان ئێمە کەمە لە ئۆپۆزیسیۆن بوونا ئێستا مەسەن من خۆم کۆمەڵێک استیفادەی زۆر لە گۆڕانەکەم هەڵەکانی چاکەکانی استیفادە لە کاک بەرهەمەکرێ استیفادە لە فلانەکرێ ئەوانەیەکرێ ئەبێت لا طبیعی بێ ئەم پرۆسە بە مەراحل پێگا لا طبیعی بێ خەڵکێک ێسا سەریکە خەڵک لە زۆر شت بێ ومەی بۆ ئوستاز چەندێ مەعاش خۆر هەیە لە سلێمانیا واز لە هەولێر کوردستان واز لە هەولێر لە محافظەی سلێمانیە نزیکەی 400,000 هەیە وانە بەیانی ئەعلانی خۆپشاندان کرد 10,000 کۆ بێتەوە بەزی مامۆسایان زۆر قەرباڵ بوو ئەبێ بە تەدریجی ئەم بابەت دەنگی ناڕازی یەک کەسیش بە مهمە هەیە ئەبێ بە تەدریجی پێ بگا ئەبێ پشوو درێژی چەند زە دەنگتانە ناوە نزیکی 50 نزیکەی 50,000 بۆ دانراوە ئەو 50 خۆڕاستە خەڵک ڕەنگە بنێت بۆ منە 1500 پێ نادە سەجادە ئەبێ لەگەڵ یا بڕۆ ئوستاز ئێمە سەیکە کاکین دێچێت تۆ بانگوازیەکەکەی بەسەر چاوەکەین لێرە شەکەین لەوێ شەکەین ئێمە حزبێکی تەنظیم نین لەوانەیە کاکلاور تا ڕادێ تەنظیمی هەبێ یەکێتی هەیەی پارتی هەیەی کۆمەڵ هەیەی یەگرتو هەیەی ئێمە تەنظیممان نییە لی شار و قەزایەکە ڕێخستمان نییە باشە وڵا کاغاری بن تەنیا کۆمەڵێک هاوڕێ و برادر و دۆستمانەیە لە هەموو شوێنە جیاوازەکانە بڕۆ کابینە نوێمزان خۆی 2022 پارسێ موچەی نەدا باسی 22 دووسێ موچە چەندێکی کاغالی ئەوە من لێمە بە داتا ناقەشەیە جارێ ئەمان لە هەشتەوە دەست بەکار بوون لە 22 دەست بەکار بوون من هەر خۆم یەکێ لە کێشە گەورەکانم لەگەڵ گۆڕان وەزیرەکانی هەبوو ئەوە بوو ئەم لێبڕین و پاشە کەوتوشتە بووە بێزەحمەت سێرچێ بکە بزانە لەم کابیناونەدا من باسی 22 ئەوان قسەکەیان ئەو کاتەیە ئەڵێ لە 2022 کەس بەقەدەر پارتی لە عێراق مستەفید نەبووە عێراقچێتی بن لە ژیان یەکجار شوم بۆ بەقا بابەت عێراقچێتی نییە بابەت واقعبینیە بۆست خوا بە تاو پرسیاری کرد باش عێراق ئەوە موچەی ئەمانگە بنێرێت دەمانی ڕێک موچەت داوە پێی وایە دەمانی ڕێک نزیکەی تریلیۆنێکی پێداوی وایە چەند نەوتت پێداوە هیچ ئێوە کاغالی هەندێک 80,000 یانە بینایەتەگە لە بیری بێ ئەوە ناچێت حسابات و مانگانە بەردەوام نەبوو پرۆسەکە بەڵامەوە چی بکەن نەوتەکە دادگای پاریس ڕای کردووە و تاکیا ڕایگرت یارمەتی بە ئەم عێراقی کە دوژبنتە بە بەلاش موچەی دەمانی ناردووە تۆ پێشتر خۆیان ئەمان نیانەوت داهاتی نەوت 500 ملیارە و 400 دەکەی تری بەداهاتی ناوخۆ تەواوەکەین نیانەوت ئەم داهاتی ناوخۆکووە بۆ پرۆژەکان ئەوانەڵێن بۆ پرۆژەکان سەرکەین ڕێگاوبان بە چیەکرێ خۆی هەرێم کاکە تۆ پێتوانە بێ من قسەی ئەوانە یارمەتیم ئەوان واڵێ یەکەم جار یەکەم بێزەحمەت 200 میلیارد دینارم بۆ بێنن نەک هەموو مانگە 400 میلیارد هەموو مانگە 200 میلیاری بەردەوام بۆ بێرە لە مەشاشتیوانیە پێشووتریش کەیان و 400 میلیارد خەرجی نەخۆشخانەکان و دەوائیرەکانی فەر لەسەر داهاتە نەبووە لە داهاتی ناوخۆ هەر لەسەر ئەوە بوو هەمان شتە باشە تۆ بە درێژایی ئەم ساڵ
داهاتێک دینارێکی داهاتی ناوخۆت نەداوە بە موچە لە کاتێکە خۆت پێشتر تێت 400 ملیارم ماوە 400 کە ڕەتی دەکە 4 تریلیۆنەکە نەک 4 تریلیۆن تەحەداکەم 9 تریلیۆنیشکرا بێ بە مەشارع لە کوردستانە نیو بیەنە نەکراوە کەواتەم داهاتی ناوخۆکووە کسێکێک مەسەری بەڵێ من شەزانم فرۆشتنی نەوت بە بۆری ئیرادەکەی وەکو تەنکەر نییە بەڵام معقولە داهاتی نەوت بۆ خەزێنەی گشتی $0 بێ تۆ هەموو ڕۆژێ 320,000 بەرمیل بفرۆشی بەیانیش 320,000 دوو بەیانیش 320,000 ئەڵێن حسابات کوا طبعا نیە داهاتی ناوخۆشە نێرم بۆ بەغا ئەوان کاکوونە من پێم وتی 75 ملیاریان ناردووە بۆ 6 مانگ 6 کە ڕەتی 75 بە پرۆژەکە زیاتریان ناردووە مانگی ئەخزانە لە بیدای دێم ساڵتا ئێستا نزیکی 200 شتیان ناردووە مانگانە 75 بەڵێ نزیکەی 400 ملیارد خۆی بە 100 شتێ بنێرێ سیکە ئوستاز تۆ داهاتی ناوخۆکەت ئەوەیە کە ئەڵێن دیان نەوت سفرە کاکە سفرە کەواتە حکمت لە بەرەمێنانی منەوتە چییە بەس بۆ شەریکات نەخێر ئەفرۆشێ و بەتەن و چی کۆمپانیا و پاڵاوگە هەیە 40 ملیۆن دلار استفادەیەکە ماگانە بەڵام حکومت سفر استفادەکە باشە عێراق دەمانی ناردووە تۆ خۆ ناتوانانی بە داهاتی نەوت و ناوخۆی 1 ساڵ 1 مانگیش بدەیت 1 مانگ زیاتر نە 1 مانگ یعنی ناتوانانی هەموو ڕۆژ 300,000 بەرمیل ئەم داهاتی ناو پاشان بۆ نمونە سلێمانی وەرگرین چی ڕووی داوە بڵێ داهاتی ناوخۆ 3 ساڵ پێش 150 ملیارد بۆ 30 ملیارد بۆ چی ڕووی داوە وەڵێ داهاتەکە ناگەڕێتەوە لای ئێمە وەزارەتی دارایی ئەڵێ داهات هەر پێشتیش نەگەڕێت کارەبا پارەی ئاو هیچ داهاتی ناگەڕێتەوە وەزارەتی دارایی کە شتێنی نەوەزارەتی دارایی داهاتی ناوخۆی سلێمانی بۆ سلێمانی خۆیەتی هی هەولێر و دۆکیش ناگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی بەڵام بەداخەوە وەزیری دارایی بەس ئەم بەشەی باسەکە کە ڕاستە ئەڵێ داهاتی ناوخۆی سلێمانی ناگەڕێتەوە بۆ وەزارەتی لە بانکی ناوەندیە بەڵام ناڵێ داهاتی ناوخۆی هەولێر و دۆکیش نایەتەوە بۆ وەزارەتی دارایی شتێ نییە ناوی خەزێنەی حکومەتی ئەرێن بێ وەزارەتی دارایی بێت داهاتی هەر منتیقەیەک بۆ منتیقەکە خۆیەتی ئەویش ئیتر بەهۆی قاچاقی و گەندەڵی و سەرانە و پشکێنەی حزبەوە هەردوو لا باشە کەواتە ئەو وەڵامی ئەو پرسیارە نایەوە باسی شتی ترت کرد باسی ئەوەکەم لە کابینەی نوێمی حکومەت هێرێم لە 2020 بۆ 22 خۆی حکومەت هێرێم توانێتی موچە بدا بە پارەی نەوت باشە پرسیارەکە ئەوەیە بەم پارەی ناوخۆ نەوتەکە هەنارداکرا باشە باش بەم پارەی نەوت و ناوخۆ بێ زەحمەت توانێتی موچە بداوانیە بەڵێ وایە ئێستا بۆ پەم پارەی نەوت و ناوخۆ ناتوانێت لە ساڵێکە موچەی دوو مانگ با دەبەروی پارەکە بۆ بەشناکە داهاتی ناوخۆ لە جێخۆیەتی 400 ملیارەکە ئەو 500 دا ئەم 400 دا کەواتە ئەگەر حسێبی کەیت لە 2 ساڵە دەمانی بە داهاتی ناوخۆ بۆ وانە خێر ێستا ناتوانێت خۆی هیچ پارەیەکی کورتێنان عێراق کێشەی هەیە عێراق لە من هەموو ماگەن نزیکی تریلیۆنێکم ناردوو بەزیان عێراق ناردوویێت کاگەلی وڵا کاتمان نەما من پرسیارێکی تر بکەم جەماعەت ئەم پرسیارەکەم بۆ خۆ کاتمان نەماوە کاتی خۆی پۆستێکت کرد وت ئەگەر نەم سلمان لە سێدارم داوای سۆفتوێرەکەمان کرد نایدەن پۆستەکە بۆ سڕێتەوە نە ڕەنگە پۆستێکە کردوتی ئەگەر نەم سەرمان ساختەکەی کراوە لە سێدارم بن وڵای چوم سەی فیسبوکەکە چەکەم تێ نەماوە سۆفتوێرەکەیان نەدا سۆفتوێرەکەیان نەدا دوو ڕەنگە هەندێک هەر لە یەکسەر ئیدیتێکم کرد ڕەنگە هەندێک دەربڕین بۆ خەڵکی سیاسین دەبێت ئەینا بڕۆ هەر باسی ساختەکاریەکەیەکەم باسی سلمانەکەیەکەم باسی هەموو شتەکانەکە پۆست کردا نە خوازین چۆنە کاکێ من جاروای ئینسان لە لەحزەیەکە شتێکا دوایەوە ئیدیتێکا طبیعیە یعنی ئێوە لەوانەیە خۆتان 100 هەواڵتان کرد بێ دوای هەواڵەکە پەشیمان بن کاگونەر لەوانەیە راپۆرتی کرد من لە ناڕۆکەی پەشیمان نەبوومەوە کە ساختەکە بەس لات بردووە لاشم نەبردووە ئەو تێکسەمان ئیدیتێکی بەسیتم کردووە کە باسی ساختەکاری و حەجمەکەی و چیەکەم بەڵام ڕەنگە بۆ سیاسیەک باسی لە بڵێنەوە عملینی ئەزانی هەموو ئەو شتانە بۆ خەڵکی سیاسی خوێنەوەی بۆ کرێ خۆشت باشە زانانی ئەگەر هەرکەی من پاشەکشەم کرد لەوەی بڵێم ساختەکاری کراوە قسە ڕاستە هەرکەی من پاشەکشەم کرد لەوەی بڵێم هەڵبژاردنێکی خاوێنە ئەم قسەی تۆ ڕاستە بەڵام زۆر جار ئینسان دەربڕینێکی هەیە پێی وایە بە دەربڕینێکتر دەریوە ئەوە بابەتێک ئەزانی کە باسی دیزاینەکەی ویسە بۆ نمونە لەم دیزاینە ئەڵێنەوە پارتی سینی بۆ دانراوە شێتی 23 لەشێتی 23 بەدانراوە ئەڵێن 9 بۆ دانراوە ئەڵێن دیزاینەکە تۆزێ بەدڵی تۆشە چوارێمە داناوی خۆیان توانانی یەکە بۆ دانێن ئوستازگیان
بس دیزاینەرەکان ديزاينركان بەنسبە و تەناسب لێی برابێ وای کرد نەنە بەنسبە و تەناسب زين علي بسعركم كم؟ ما بسعر ديك ما قال تو والله ما تو موقعي والله ما مش موقعي بسعر ما هو إجازة بسعركم كم؟ الله أم ديزاينر أكيد ديزاين به كهموت أنا الديزاينر بالنسبة بارتي سيونو يشدي بسيونو بانزيا ئەڵێن بەرەی هەڵوێستی چواری بدانرا و لە دیزان خۆ دیزانەرەکەی توانانی کرد بەدانێ ئەم قسەی بۆ حوتیش بۆ پارتیدا ئەمە پارتیدانە چێن کرد نسبە و تەناسب لێی بڕاوە بە نسبە لێی بڕازین بۆ نمونە من قرارە دەم لە سادە لە تۆ ببڕم لە سا 15 لەو حوتیش لە ئەو ببڕم حوتەکە کە بەرتەکەوێ ئەوە نەیەکە ئەزانی بۆڵن ئێوەش لەو دیزاینیان لەبەرەوەی ئەڵێن ئێوە لە دیزاینیان ئەڵێن ئێوە نزیکی جەماعەتی گروپێکی عێراقین کاوە نزیکی ئێرانن ئەگەر لێمە پرسی توان پێش بڵام بۆ نەڵم جەماعەتی ڕیانکردان ئێوە لیان نزیک وەڵام هەیە ئەگەر نزیکی خەڵک ڕۆژی ئەڵێن یەکێتی ڕۆژی ئەڵێن ئەمان ڕۆژێ بکەکە ڕۆژی ئەڵێن شیعە ڕۆژی ئەڵێن حەژت ماوەیەتە ڕەنگە شتێکی تر بڵێن من بەشێک بوومایلەوە ساختەکاریم لێ نەکرا لێم نەکرا دڵنیا بەلێم نەکرا هەر لەگەڵێکی تو پارتیا کۆنتاکتم کردا ئەوم بەرامبەر نەکرا هەندێک دڵنیاییم بدای ئەوم کاکیم ناکرێ عنی مەسەلەن هەرکی قسەیەکی کاکە من لەوانێ ئێوەش 100 نەیارتان هەبێوانی هەر ناری هات خبرێکی دروست شتێکی دروست کرد منی خۆ خەڵک قسێکە خۆ بتو احترامی ڕخنی خەڵکیش تۆڵی وایە یاوانە ڕاستلی نییە ئەزین چۆن کاکێ من ڕخنە شتێکی پارەشتان لێ وەرنەگرتوون کاغادی وڵا پارەمان کتێمەش کەناڵی ئاسمانیماندا مش دەقان تاوامان کردایی کاغالی سپاس دەکەم کاغالی سپاس بۆیەوەش مانوو بوون کۆتاییمان بەم بەرنامەی مێزی سەرنووسەر هێنا هیوادارین هەنێ بابەتمان لە بەرچاوتان ڕوون کرد بێتەوە هەنێ پرسی دیکەشمان وروژان دەبێت لە مێشکدانە زۆر سپاس.